مامۆستا سەلام عەلەیکوم. ئەم کاتەوە باش تۆ چۆنی باشی؟ سپاس. ئەمانەیە راپۆرتێکین لەبارەی بەڕێستەوە کە ئەنوەر برزوو بەشێکە لە مێژووی سلێمانی ئەو 47 ساڵە ڕۆژنامە و کتێب دەفرۆشێت. تیمی کورسات نیوز چووە ماڵی مامۆستا ئەنوەر تا بەشێک لەو مێژووە بە بیر هاوڵاتیان بهێنێتەوە کە ئەو تۆماری کردووە. برادێکم هەموو کتێفرۆش بوو چوو بۆ پێشمەرگە ناوی کاک فەرهاد بوو. خواڵی خۆش بێ لەگەڵ مردە حازرە شەهید بوو. وتی کاکم نەڕم ئەمە پێشمەرگە ئەم دوکانە دڵم نادێم بە کەس ئەم بە تۆ من دوکانەکە 400 نرم پیاوە بە هەموو شتەکانیەوە بەرەبەر پارەکەی بەرەوە بەدایکم منش بەرەبەر یاوم بەدایکی پارەکە. کاک لەشی هەڵمەت یادی بەخێر گەردەلوی سوی دەرکرد دەفتەری وەسڵمان هەبوو ئێمە بڕوا ئەفەرمووی 3 مانگ بەر لەوەی کتێبەکە دەرسێ دوو ئەوەندەی ئۆژماری کتێبەکە تەڵعکرا ئەوەی بە وەسڵەوەی لێفرۆشرا بوو تەوتانی کە ماوە تەڵعکەرەوە خوێنەر ڕاستە لە چاو 50-60ەکان و 70-80ەکانە تا 90ەکانیش کەم بۆتەوە بەڵام لەگەڵ ئەوش خوێنەری نەوعی زۆرە ئەوان هەم لوسەریشن و هەم خوێنەرێکی مامۆستا ئەنوەر برزوو بە تەنیا فرۆشیاری ڕۆژنامە و کتێب نەبووە بەڵکو پاڵپشت بووە بۆ نووسەران بۆ ئەوەی کتێبەکانیان چاپ بکەن. یەکێ لەو هۆیانە کە پاڵی تۆ ناو کتێبفرۆشم کە خەڵ خۆم پارەم پێ نەبوو نەمەتوانی بیان کردم وتم با من کتێبخانەیەدا بنێم هەسی پارەی پێنم کتێبی بە خۆڕای بەمێ بۆی وەکو منیان لێنەیە. بەڵام مامۆستا ئەحمەد حەرب خۆی من کتێبفرۆش و ئەویش نووسەر و خوێندەرێکی چاکیشە. مامۆستا ئەنوەر ئەگەر نەبوایە ڕەنگە کۆمەڵێ کتێب ئێستا کە چاپکرا و لە بازاڕەکاندا هەیە ئەو کتێبانەش نەدەبوو ئەو بۆشاییە دروستە بوو لە بینی خوێنەر و نووسەر و مامۆستا ئەنوەر و ئەو واقعی کە تایە ژیاوین. ئەنوەر برزوو لەسەر داوای ئێمە هەنگاوی لەسەر خۆی هەڵگرت تا دوای 6 مانگ بگەڕێتەوە کۆشتی کتێبخانەکەی لای باخی گشتی سلێمانی تا ئەو دیمەنانە تۆمار بکەین کە 47 ساڵە ئەو تۆماری دەکات. مامۆستا ئەنوەر برزوو ناونیشانێکە بۆ فرۆشتنی کتێب و ڕۆژنامە لە شاری سلێمانیدا ئەو دەریایەکە لە وشە هەموو ئەو کتێبانەی کە ئەم فرۆشتونی خۆی شارەزایەکی باشی تێدا هەیە و بەردەوام لەگەڵ ئەم کتێبانەدا ژیان دەگوزەرێنێ. هێمن قادر، کورسات نیوز، سلێمانی.